عزیزان ئێمە دووبارە سڵاوتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرام ئەچینە لای تەوەرێکمان لەوە ئێمە هەمیشە هاڵێن بە خۆشحاڵی و هەرێمی کوردستان ئێمە گەنجی زۆر لێ هاتوو بەتوانامان هەیە هەرۆ گەنجانەمان هەیە کاتێک کە بەشدار ئەبن لە هەرچە کۆڕ و کۆڕبەندێک و یاخود ئەو لووتکە جیهانیانەی کە ئەبەسترێت ئەوان ئەتوانن باشترین خەڵاتەکان بۆ خۆیان بەرن بەو توانە و لێ هاتوویانەی کە هەیەنە و لەوێ پیشاندەری ئەوەیە لەوەی کە هەرێمی کوردستانیش گەنجەکانمان شان بەشانی گەنجانی وڵاتانی دیکە و بە ستانداردە جیهانیەکان ئەتوانن بەرەو پێشەوە بچن هەر بۆیە ئێمە ئەمڕۆ میوانێکمان لایە کاگزەند کە توانیوێتی لە لووتکەی سەرکردایەتی لاوانی جیهان بەشدار بێت کە نزیکەی 90 گەنجتیا بەشدار بوو لە وڵاتی جیاوازەوە بەشدار بوون کە لە دوورگەی ماڵدیڤەوە بەڕێوەچوە توانیوێتی سێ لە گرنگترین خەڵاتەکان بەدەست بهێنێت ئەوانیش باشترین سەرکردایەتی دروستکردنی ناوەڕۆک و هەروەها نوێنەرایەتی کردن ئێمە پێمان خۆشە زانیاری زیاتر لەسەر ئەم سەرکردایەتیکردنی لاوانە وەربگرین و بزانین چۆن بەشدار بوو و باسێک لە خەڵاتەکان بکات سکایزان سلااو لێبێت و بەخێر بێت سەرچاومان بە بەدەستێنانی ئەم خەڵاتانە هەموو دەستکەوتێکی ئێوە وەکو گەنج کاتێکە بەدەستێنن دەستکەوتە بۆ هەرێمی کوردستان و شانازیشە بۆ ئێمە خۆشین هەم پیرۆزبایشە لێکەین پەیوەندجان هەموو شتەکانی پێوت نایڵی باخۆی تۆزێکمان پێ بڵێ لەم لووتکەیە بکەین کە سەرکردەی لاوانی جیهان بوو تێدا بەشداری کرد بوو با بەسێک لەوە بکەین سپاسەکەم سەرتا هیوارەتان باش هێواری بێنرانی هێژا باش من زەندەم دانیشتووی شاری سلێمانیم و تەمەنم 20 ساڵە و خوێندکاری بەشی فیلمسازی و پرۆدەکشنم لە زانکۆی سلێمانی ساڵ خۆناغی دووەمم خۆناغی دووم شتاو بوو تا خۆناغی سێم هەوێستا فاینەڵە ئۆکەی سەرەتا ئەم پرۆگرامانە گە باسێکی کورتیان لێ بکەین ئەبستراکتی پوختەیەک سەمڕێک لەسەر ئەم پرۆگرامانە چییە ئەم پرۆگرامانە سا ئەو پرۆگرامی بەشداریم تیاکرد UILS بوو UILS خۆی NGO ئۆکەی و ئەم پرۆگرامانش بەعام هەمویان ئەم پرۆگرامی تر چ ریجنەڵ بێت چ گلۆبال بن ئینتەرناشنال بەعام هەمویان ئێمەش بیگەین بە ئینگلیزی لەگەڵ تایان تۆزێک بینەرەکانمان بە باشتر لێمان تێک بگەن ئەگەر زیاتر بشێت کوردی بەکار بەعام نۆنپرۆفیتیانینن خازانجەویستن ئەوکێ خازانجەویست و ئەمە دیشان چیە ئەمە چەندتەنە پێشخستنی گەنجە پێشخستنی گەنجە و ینی و 6 جۆرمان هەیە 6 جۆر لەو ڕێکخراوانەمان هەیە یەکێک لەوانە بۆ نمونە ئەو ڕێکخراوانە کە لەلایەن حکومەتەوە فەند دەکرێن ئۆکێ و بۆ نمونە بەشێک لەوانە بۆ نمونە MEPIە باشە هەمانە دادی ئەڵمانیامان هەیە ئەمانەمان هەمان لەلایەن حکومەتەکانەوە لەلایەن وەزارەتەکانی حکومەتەکانی جیهانەوە فەند دەکرێن بۆ نمونە وەزارەتی فۆرن ئەفێرز بێ وەزارەتی کاروباری دەرەوە وەزارەتی لاوان بێ وەزارەتی پەروەردە بێ بەشێکی ترمان هەیە لەو هەر لەو پرۆگرامانەیە لەلایەن ئینتەرناشنەل ئۆرگانایزیشنەکانەوە بۆ نمونە یونیسێفمانەیە لەلایەن ئومەم متحیدەوەتی یونیسێف بێ UNDP بێ UNEP بێ لەلای ئەمانەوە فەند دەکرێن با بڵێن ئەوانەی کە خێرخواز ئەوانەی کە ئەو بەشێک لەوەشمان هەیە ئەو ڕێکخراو خێرخوازانشمان ئەوانەی کە فیلانترۆفیستن فاوندیشنێکی خوان هەیە کە لەوانە بۆ نمونە بیل گەیتسە گامەزراوێکی خوانێ بیل گەیتسمانی یوتیوبەری بەناوبانگمانی وەکو میستەر بیستۆمانە کە گەنجەنێرن داوایانەکەن بەشێک تریشمانەیە کە بۆکو کۆمپانیا جیهانەکان بەشێک ترمانەیە ڕئسمالەکان ئێستا خۆمان لە سلێمانی هەمانە ڕئسمالمان هەیە ڕئسمال وەڵتی دۆنێتمانەیە کە کۆمەڵی گەنجە بەنە دەرەوە تاکو لێ سوودمەند بن و بێنە وڵاتێکی خۆیان و سوود بگەنن مەڵگاکە کاکەزان هەرچەند پەیوەند کە ئاماژی پێە تۆ براوی چەند خەڵاتی تو خەڵاتەکان چین و باشترین ناوەڕۆکوانە بەس پێم خۆشە خۆت بە وردی پێمان بڵێ ئەم سێ خەڵاتە چێکە تۆ سەرکەوتو بوویتە ئۆکەی سەرەتا خۆی پرۆگرامەکە لە دوورگەی مافوشی کرا کە نزیکەی 15 بۆ 7 مایل لە ماڵێەوە دوورە ئافریقای ماڵە پایتەختی ماڵدیڤە ماڵدیڤز لەوێ کرا نزیکەی 4 ڕۆژ و نیوی پێچوو ئەوکە ڕۆژ یەکەم ئایس برێکینگ کرا ئیتر دوایەوە خەڵاتەکان ڕۆژی سێم بوو ئەعلان کرا خەڵاتەکان لەسەر باشترین سەرکردە بوو ئێمە کۆمەڵێ وەکو باستان کرد تقریبا 80 بۆ 90 دێڵەگەیتمان هەبوو کە لەوێ بووین من یەکەم لە دێڵەگەیتەکان لە سێ دێڵەگەیتەکانی کە لە کوردستانەوە ڕۆشت بوون ئیتر دێڵەگەیتەکان لە هەر حەوقارەکەەوە لێ هەر لە هەر حەوقارەکەەوە لێ بوو ئیتر هەر لە ساوت ئیست ئەیژەوە بیگرە هەتا گات ئەمریکا هەمووی لاوەی ئەمووی لێبوو لە منطقە خۆمانەوە وەکوتم کوردستان سێ کەس ڕۆیشتن لە عێراق أنا عربي عراقي كان باشا بويا ما كلنا وقت كسبتوين سر باشا راسا ايت اللي من خلاته كان يجوكو باشترين سر كردا بس ليدر تقريبا كريم بحو بو هاش جروبو هر جروب يكي جانز يلا جاي تتابع باشا خما همي بعام سودانه كوميتيه كلامون وتقريبا حفتا وكوتم هاشتابو نو يلا جاي بوين لنا ويا حو بو هاش دينا بلين سر كردا باشين سر كردا درتم دوم خلاته وكو سكند بيست تيم باش
توانیم تیمەکەم ئەمە وەکو گروپ لەسەر ئاستی گروپ نەگەڵ ئاستی تاکەسی لیدەرشیپ لیدەر با بڵین لەسەر ئاستی گروپ من توانیم گروپەکەم دووەم باشترین تیم بێ دووەم باشترین گروپ بێ لە هەشت گروپا بوو و سێم دانەش وەکو باشترین دروستکەری ناوەڕۆ کۆنتنت کریتر چکە هەر یەکەمان لەسەر بوارێک ئێمە شتێکمان پێ بوو شارک تانکی پێوت شارک تانک چالنج ئەوەمانە کرد هەر یەکەمان ڕۆڵی شتێکمانە جارە اوكي یەکێ بۆ ڕۆڵی کۆنزەرڤیشنیستی بینی یەکێ بۆ ڕۆڵی مۆدریتۆری بینی یەکێ بۆ ڕۆڵی چی ئەمەی پۆلیسی میکەری بینی لە دوایە کە ئەمە ئەکەیت کە ئەمە پێوتێ ئەمە ئەچێتە کاتگۆری دووەمەوە چکە من 16 کاتگۆری هەیە باشە بورە بۆی کاتەکە ناتوانم یەکەمیان باس بکەم بەڵام زۆر پرسی زۆر فرا بێداد پرزە بوو کە ئیشمان لەسەرکردن کە بووم بە تەنگ و چاڵەزمە لە بەردەم دنیا ئاستەنگەیەکی زۆریان قورسیان بۆ دنیا ناتۆ ئێتر ئەمە مەسەلەی هینە پاڤرتیە مەسەلەی بڵین برسێتیە مەسەلەی کلایمت چێنجە تغییر المناخ مەسەلەی تعزیل الاستبدادية sustainability يعني زۆر پرسیارە تایبەت زۆرینان بڵین ژینگەی بوون من توانم کۆنتنت دروستکەم لەسەر ئەو بابەتی خۆمان لە دوای ئەوە بوو کردا بە کۆنتنتێک و بڵاو کرداتەوە لێکە لە پلاتفۆرمەکان چکە زۆر گرنگی ئەدرێ بە بواری تەکنۆلۆژیا ئۆکێ یعنی گرنگی سەلف براندین دەڕی تەکنۆلۆژیا سم عەسری تەکنۆلۆژیا زۆر گرنگی ئەدرێ بۆ و چۆن پارێزگاری لێ بکەین ئۆکێ یعنی بابەتە بڵین بابەتە تەکنۆلۆژیەکانیش بەعامیمان هەموو لەسەر پلێکی ئەدڤانس تۆ ڕایانارمان لەسەر کراوە بواری AI بواری بلۆکچین و NFT و Web3 بواری سایبەر سکیوریتی و چی من وەکو ئەو کۆنتنتەکەی خۆم لەسەر مەترسی ژیانی ئاژەڵەکان ئەو ئاژانی کە لە ژێر دەریای ئاژین مەترسی کە لەسەر ژیانیان هەیە بەهۆی واتر پلوشنەوە یان بەهۆی ئەوەی کە پلاستیک پەسبوونی ئاوە بۆیە لەسەر دوو شت کردم خۆی بەعام لەسەر یەکێکانە دیسکرێتە پاکجین کە بتوانین ئیتلەجاتی پلاستیک ئێمە بتوانین بیگۆڕین بیکەم بە کاغ بیکەم بە کۆمەڵشتی تر کە ناتوڕال ریسۆرس بێ بووی زۆر بە ئاسانی بایۆدیگرێت بنەوە دیکامپۆزیشن بینە پێشەوەی کە بەشداری لەم نوتکە جیهانی بکەیت چۆن ئامادەکاریت کردبوو چۆن بڕیاردالەوەی کە بەشدار بیت ئامادەکاریت کردبوو پێش ئەوەلەوەی کە و پلانت هەبوو ئەم خەڵاتە باشانە بەریت زۆر مێتاسپۆنسەر بۆم ئەو ڕۆڵەتیە لەوەی کە بتوانێت ڕۆڵی سەرکردایەتی بگەڕێت هەر بۆیە لەوێت توانێتە کە باشترین خەڵاتەکە بەریت ڕاستە بۆم هاو بە سپۆنسەر لێکە لە پەیجەکانەوە منتوام هاوکاری هەج گەنجێکی هەر گەنجێکشکەم کە بیانەوە سمەتیکەن پڵاتی ئەپلیکیشنەکەن و سمەتیکەن پێم خۆشە هاوکاریام بکەم ئەو ئەوەی UILS من مانگی دەش لەگەڵ یانە ئەڕۆمەوە بۆم جارە بە وڵاتی ڤێتنام زۆر باشە هەر بۆم خۆڵان بەس جارە بابەتی زۆر خۆڵترە بابەتی ترە خەڵاتی لەسەرم ئەگەریم جارە ژینگەی نەبێ خەڵاتی لەسەرم ئەبێگومان هەموو ساڵێر بۆ بامش پرسیارێکی دەکەم پێقەزاری کاکە زەند حەزم کرد باسی ئەوە بکەین تۆ باشترین ناوەڕۆکت خەڵاتەکەیت بەدەست هێناوە یەکە لە خەڵاتەکان ناوەڕۆکی فیلمە ناوەڕۆکی دروستکردنی کۆنتنتی سۆشڵ میدیا بەکشتی لیان بە تایبەتە لەسەر یەکشت ڕێڵێکی ئینستاگرام بوو بەس حیف ڕێڵەکە حازر نییە ببورن سۆنیاخان زۆر بە سوفە پێی وتم خۆ من دام نابووتم بیکەینە پێنجشام یان ڕەشت دوای بەس تر کێشە نەبوو ئەتوانی هەر ناوەڕۆکەم باس کە تۆزێک لەسەر ڕیڵەکە ئۆکەی لەسەر ڕێڵەکە خۆم تەمان ئیدیتم بۆ کرد ئۆکەی بۆم نووسی سکریپتەکەم شتەکانم حازر کرد چی بکەین خۆم خۆشم هەر تەسویرم کرد یعنی بە سینماتۆگرافەرەکە ژەر خۆم بووم ئێتر دروستم کرد و بەس ئێستا وەکو پێم وتین لەسەر ئەو ئاژەڵانە کردم کە لەژێر دەریا ئێمە زۆر ئاژەڵمان هەیە کە لەژێر دەریاوە کەلاوانە تۆرلسی ئەگەری نەمان لەمانە لە ئەگەری لە ناوچوونە وێڵ چارکمان هەیە توزانم هەواین مۆنکسیمان هەیە مەجموعی ئاژەڵمانێ باکتزانمانێ ئەمانە زۆر مەترسیان لەسەرە من لەسەر ئەوە کردم و پێشم خۆش ئەگەر دەیبنن من توان بۆتان بنێرم بۆی بیبینن ئەوە هەیە و ئیتر من داواخوازم لە هەموو گەنجان توانن بەشدار بن ئەم پرۆگرامانە استفادەیەکی زۆری لێکن ئەمێ ئێستا کەم تۆزی باسمان کرد دڵنیا بم شتێک بۆ لە خەرمانە زۆر زیاترە زۆر دار بە تایبەت لە هەموو شتێک تەعاونی دەولیە ئەو شتێکە ئەو گەنجانە بین لە وڵاتی جیاوازەوە هەمووشیان چیکە چۆن داتەنێن لەوێ کێشەی نیە وڵاتەکە و بیفیە لەگەڵ چ وڵاتێکی درا حەقیان بەستەوە نیە خەڵکی پاکستان لەگەڵ هیندستانەکە نەیە گروپەوە خۆی ئەوەی شتەکان جوانەکە جیاوازیەکەیە خەڵکی
خەڵکی کۆسۆڤ لەگەڵ سەربیاکان هەیە گروپەوە خەڵکی ماوەری لەگەڵ ئینگلیزێکی چاڵکی ئوسترالیەکان هەیە گروپەوە خەڵکی سیارێکی تیکەت لێ بکەم لەوێ تۆمان تۆ لەگەڵ گروپە جیاوازەکانە بوویت تا چەند ئاشناتکردن بە کللتوری کوردستان ئاشناتکردن بە کورد تا چەند هەوڵتدا لە پاڵ ئەو هەموو بابەتانی کە لەوێەوە بەڕێوە ئەچێت تۆ ئەبینم بە جلوبەرگی کوردی سلێمانیان بەڵێ لەبێ هەوڵتدا لەوەی کە هەندێک بابەتیش بروژێنی لەسەر کوردستان وڵی بەداخەوە خۆی ڕاست دەکات کەڵترۆن پرفۆرمەنسە بوو لەوێ هەرێک و نمایشێکێ کرد ئەوکەی ماوەەکان هاکایانە کرد چەوچە وڵاتە سلاڤیەکان هینی خۆیانە کرد باڵتیکەکان هینی خۆیانە کرد هەری کوشتێکی خۆیانە کرد با بڵێن یان لێۆنان و لەگەڵمان مسادوکی ئاسفەکە بەس من ئەمیش دەفێ بەرم گیتارەکەی خۆم بە هیچ ڕێنەکە ئەمان ئامادەکاریان بۆ کردبوو من ئەلەوەشە ئامادەکاری باشم نەکردبوو کە ڕۆشتم بۆمە ئەبوو ئامادەکاریکە زۆر باشم کردناوتە شتێکی زۆر باشە پێیوەند پرسیارێک لە لای من دروست بوو ئەمە خۆ لە دەریاشمانێ و نە بەحرێکی گەورەمان هەیە حەسەکەم زانم ئەوانە دەریاچەند وردەکاریت لە دەریاچەکانی خۆمان هیچ وەرگرتە بوو لە ڕووی و ئاژەڵانی کاڵی خەریکە چۆن ئەوەی دنیا بوومان بەڵام لێرە کێشی ترمانێ تاکسی وێستمانێ و کارگانە ژنگە پیسەکە ینی مەجموعەیە کێشی ترمان هەیە فریانی شت کێشەی ڕینیوبل سیستم لە عالەما وەردەورداکری لێرە هەر نییە ئەوانە هەیە ئسترەوە بێ منەگە بڕۆم و ئەم یەکەم شت ئەوەیە کە بێمە بۆ ئێرە بزنسەکە کە دامنێ دابنێم پیچینی بۆ بکەم لەگەڵ ئینڤستەرەکە بووی بتوانێت فەندم بکە هاوکارم کە منتوان لێرە بیکەمەوە ڕێکخراکە ئیشکا لەسەر ئەو و دو بنووسین بە کتێب بە ئارتیکل بە پبلیکیشن ینی بەعام بە ئینتەرویو کە وەکو ئەمانە هەیە توانین گەنج هۆشیار بکەینەوە لەمڕۆ هەرچەند گەنج ئێستا زۆری ئەمانە ئازانن بەزەوەی دەستکەینەکە سەرماکەیان یە تاکو ئیشی پێ بکەن و تاکەڵ لێم کێشانە بکەن ئەبا پرسیارێکی کرد پرسیار حەزەکردیا من لێ پرسیارێکم هەیە من لە کۆتای ئەو پرسیارەی لێ باشە لەبەرەوەی لە بەشی فیلمسازیت لەبەرەوەی یەکێک لە خەڵاتەکانەوە لە ڕووی ناوەڕۆکە حەزەکەم پرسیارە لێ بکەم زانم ناوەڕۆکی فیلمی کوردی ئێمە چۆنە لە لای تۆ تا چەند بەرەو پێش چووە یانەگەر پێت بڵم پرسیاری باشترین ناوەڕۆکی لێ بکەم تۆکو فیلمسازێک چیەڵی لەسەری باشی ناوەڕۆکی فیلمی کوردی گشتی ئەوە پرسیارێکیان و باشترین ناوەڕۆک بۆ فیلمێک یەک کێشە هەیە من زۆر تاوای فیلمی کوردی ناکەم ئەوە هەیە بەڵام وەکو ئەیبینم لەم ماوانی دوایە کە ڕشتم بۆیە کە لە ئەم فیلمانی کە بڵاوکرانەوە بە تایبەت ئەوەی زۆرینیان چنە ڕۆژانی جەژنەوە ڕۆژانی بۆنەکانەوە کە بڵاوکرێنەوە من بینیم پێشکەوتنێکی زۆریان بەخۆ بینیوە لە ڕووی سکریپتەوە لە ڕووی سینەماتۆگرافیەوە بڵێ لە ڕووی ئەدیتینەوە بڵێ لە ڕووی کەڵەرینەوە بڵێ لە ڕووی ئەمانەوە هەمووی بەعام لە ڕووی ساوندەوە بڵێ ئەمانە بەڵێ پێشکەوتوان لانی تەکنیکۆ زۆر بەخۆ بینەوە لە لانی وەکو ئەژڵێن کە کێشەی کورتیە نەبوونی ستۆریە کۆر کۆنسپتێکە بووی شەکە لە ڕووی ئەوەشەوە پێشکەوتن بینیەوە بەڵام ئەوێ زۆرینیان ئەداپتەیشنە ینی وڵاتانی ترە وەرگیرا ئەو بووە پێشکەوتن بێ و زۆرنی ئەو کریوانش کە یانن هەم بە ستاف زۆرینیان خەڵکی دەرەوەن باڵین کاستەکەی خۆمانە ئۆکێ بەڵام وەکو ببل ستافەکەی خۆ بەڵام وەکو کاست ببورە کاستەکەی خۆمان وەکو ستافی دەرەوەن زۆرینە ئەو کێشەیە ئێمە بتوانین هەوڵ بین ببرێنە دەرەوە خوێندکاران ببرێنە دەرەوە سوودوەربگرن و بێنەوە بێرە ئۆکێ ئەزمونیان وەرگرن بەکاری بێنن بەڵام ڕاستە لەو فیلمانەیە دووبارە وەگەڕی خەنەوە کە سیاقی کللتوری کوردیە کللتوری کوردستانە تا لانی تکنیکی و پێشکەم بەڵام لە لاانێ ئینەکانەوە خۆمان بەڵێ خۆمان ئەجاان پێم خۆشە پرسیارێک بکەم وەکو کۆتا پرسیار ئەستا لەوانەیە کاتێک کە بینەران سیریەماکەن لەوەی کە خەڵاتێکی زۆر گرنگت بەدەستێناوە خەڵاتی سەرکردایەتی کردنا بەدڵنیاییەوە لە دوا ڕۆژە ئەتەوێت سەرکردەی یەکێک بیرۆ سەرکردانی لە وڵاتی خۆمانەجا لە هەرچی بوارە کابێت بەڵام ئەسلااو چەگە بینەرێ سەی مامکا بڵێت کاکزەن زیاتر وشە ئینگلیزیەکانی ساڵە بەسەر وشە کوردیەکانیە کەواتە لێ بۆ وەرمگرتووە بۆیە ئەوە لێشە تاسیراتی هەرەوەیە لێ وەریەکی کە بە ئینگلیزیەتی تۆ بێر هەر بۆیەوە تۆ هەمووینەکەین هەمووی باسەکەین و بڵاویەکەین و لەجاریدەوەی ئەمە ڕخنەی بینەران لەبەری من دڵنیان ئەمە گرنگی بۆیان کاڵێن زمانی دایک لە پێش زمانی دووەم و سێم زمانی دووەم و سێم زۆر گرنگە بۆی کە تا چەند گرنگە لەوێ بەشدار بوویت ئەم جارە بیتەوە لێرە سەرکردایەتێکردنەکە بکەی بە واقعی و بەڕاستی پێم خۆشە بێ بۆ هیواشم
ئێمە دەست خۆشولیەکەین دنیام لەوەی کا لە مانگی دەشاکە بەشدارە بیت خەڵاتە گرنگەکان ئەبیت و ئەبی بە سەرکردەیەکی ئەم وڵاتە و وەکو گەنجێکی لە هاتوو سەرکەوت و زۆر سپاس بۆ ئامادەبوونە ئەمە دڵخۆش بووین کە لێرە بوویت بەخێر بێت